پرۆژەکە لە سێ دەستمان کردو بە کارکردن تاکو ئێستا زیاتر لە 13,000 پەیوەندی کراوە بە پێشمەرگەکانەوە بە کەمەندامەکانەوە هەر کەسێک مەترسێکی لەسەر بێ ئەمە ناونیشانیمان لایە یا ناونیشانی لێوەرەگرین بە زووترین کات ئۆتۆمبیلی فریاکەوتنی بۆ ڕەوانە ئەەکەین و هەمومان ئەوێ دەست لەناو دەست هەماهەنگی یەکتری بکەین هەم وەکو پزیشک و کارمەندانی تەندروستی هەمووکو هێزەکانی ئاسایش و پۆلیس وەکو هێزەکانی پێشمەرگە ئەبێ خەڵک لەگەڵمانە هەماهەنگ بن. ئێمە وەکو پرۆژەی لە یادمانن بە شێوەیەک ئیشەکانمان ڕێخستووە کە بتوانین تەبان وەکو بەڕێستان نەزانن سلێمانی چەند ناوچەیەک و چەنگەڕێکێکی زۆری تایە. ئێمە لە دوای ئەو پەیوەندی تەلەفۆنایی کە وەرگیراوە لە برادەرانمان لە دەستگای تەندروستی پێشمەرگە و نەخۆشخانەی گشتی شۆڕش هەستاین بە جیاکردنەوەی ناوچەکان زۆن ناوچە دەرمانەکان ئەگەینە شوێنەکان بە پێی هەر گەڕەکێک ڕۆژانە دەرەچین دەرمانەکانیان پێگەین تاوان دەرمانەکانیش زیاتر ئەو دەرمانە لە خۆگرێت کە درێژخایەنن ئەو بەڕێزانی کە پێویستیانە وەکو پێشمەرگە دێرینەکان کە ناوەندانانی سەنگەر و زیندانانی سیاسی هەوڵمان ناوە بە پێی توانای خۆمان دەرمانە درێژخانەکانیان بۆ پەیدا بکەین چکە وەکو بەڕێستان نەزان لە ئێستای هاتوچۆی قەدەغەکردنی هاتوچۆ بەرپایە لە شاری سلێمانیا ناتوانن بڕۆنە دەرەوە دەرمانی خۆیان پەیدا بکەن. بۆ مەزمای کەڵەن دەرمان زمای خواردن بۆ ئێمە هەردووشیمان